متر بیتالای ساڵ دەقینەوەرە باش کاکە. بەرێ ئێرە چێرگەمینی زەنگانە لە گوندی ڕایەت سەر بە ناحەی حاجۆمەران قەزای چۆمان. ئەو چێرگەمینێکی زۆر مەترسیدار و پڕمینە. دوو تیم لێرە کار دەکەن، تیمی میلابەری دەستی تیمی دوو لەگەر تیمی میکانیکال سەر بە بەڕێبەراتی گشتی کاروباری مینی هەولێر لە ئەنجامی کە ئەم ساڵ دەست بەو کارەکرا لە ئەنجامی کاری ڕۆژانە ئەمڕۆ 5 بینی جۆری M14 دژە کەسی کەلپەدار دۆزرابوونەوە. ئەمڕۆ تیمی تەقاندنەوە هات و ئەو پێنجمینەی بە سەرکەوتووی لێرە لە چاڵی تەقاندنەوە لە ناوی برد. ئەو مینانە ئی ساڵی هەشتایەکانن ئی شەڕی ئێران عێراق لەو کاتی لەلایەن سوپای ئێران دانراینەوە. دروستکردنی مین بەرهەمهێنانی مین و گواستنەوەی و ئەوەی زۆر هەرزانە، ینی سەرەکەی یەکجار کەمە، بەڵام کە دادەنرێتەوە هەتا دادەنرێشەوە داش دەنرێتەوە لە ژێر زەوی تێچوونەکەی زۆر کەمە، بەڵام هەڵگرتنەوەی زۆر یعنی بە دەیان ئەوەندەی قیمەتی خۆی تێچووی دەچیتن هەتا مینێک دەدۆزرێتەوە. لەبەرەوەی ئەو مینە بچووکە لە ژێر زەویە چەندین ساڵی بەسەدا تێپەڕیە کە بە هیچ شێوەیەک تێک ناچیتن، ینی هیچی لێ نایە، هیچی بەسەر نایە، هەر بە زیندوی دەمینێتەوە ئەو مینە. ئەوجە تێچوونەکەی یەکجار زۆرە، لەبەر ئەوەی ئەو میلابەرە کە کار دەکا ئەو ئامێرێکە بەکاری دینێت هەموو زۆرە کانزایشی دەدۆزیتەوە، لەوانەیە چەندین بە سەدان کانزا پارچە کانزا بدۆزیتەوە ئەو جا بگاتە مینێک، چونکە نازان مینەکە لە شوێر لەوەیە تێچووەکەی یەکجار زۆرە. داواکاریمان لە هاوڵاتیان ئەوەیە بە هیچ شێوەیەک لە ناوچەمی ڕێژکراوەکان نزیک نەبنەوە و دەستکاری هیچ تەنێکی نامۆ نەکەن. ئەگەر مینێک یان تەقەمەنیەکی جەنگیان دۆزیەوە بە هیچ شێوەیەک لێی نزیک نەبنەوە و ئاگادارمان بکەنەوە لە ڕێگای هێڵی گەرمی کە بە خۆڕایی 1970 پەیوەندیمان پێوە بکەن و تیمەکانمان بە زووترین کات دەگەنە شوێنەکە و چارەسەریان دەکەن.